و آیا اشتکات یا دابین کرن بوان دارن وشنی تنازگار کرن تایبت با چند گندن نزدیکی پارزگاه دو که کجا رکودی بین آبادان کرد و خارج زبلیت سرما بس بسیار بونه بوا او خلکی کو هاتی نرزگار کرن بله بکرن که چهات یکرن سنور شنگار سنور زمار سنور ربيعة سنور وانكي الهمي وادوردي شولك باشات از بس نمونه که بجم مجادات نافبراس حيلة بو ربيعة قير كير بارسال نزيكي 2 مليون دولار و نزيكي 30 كيلومتر هاتا قير كيرن شلاه پارزگاه دهو که او کارها بو انجام دان کار باب زیترین وقت دهشت ربيعة و سنونه کجمکی کم و جهود پارزگاه دهو که گهش نور و گلتش دیجی از مالا جهنده نبید بشه بو کمپا و آوارا بله کمپ تینا چکرن کمپا زلکانی خلاص بوی وگا به نزیکی 500 عائلات دانه حتی 2000 نفر را گهشتینه ام توقعت یین هشتا بین 4 موقع هات بونه دست نشان کرن امی شول خودکن گلک شوهاتی انجام دان یه دجدهت انجام دان اف جهت نزیک هندک شوان یعنی فعلیش میجه سر پارزگاهی و بونه شولت هاتی نکرن کاری هاتی کرن از بجم حاضری جی مکری نشتی مگوتی گل منظمات گل حکمت هرمی گل یو اینه چو بخارنه بید بو کمپا بید او تشتی پیدوی میکری بس آیا بو 500 آن 600 هزار کسا نه ما بو جماره اکا کمتر آکری هیوی دارین او جماره کمتر بیتن بس با اگر بهد جی اکید امده پیدوی اشتوانی حکمت بغدا بین پارزگاه هم نینوا بین و خلکی دی منظمات دارد سؤال مشترك للحكومة المحلية بشقيها التنفيذي والتشريعي. ما هي توقعاتكم لنسب الخراب والدمار للبنى التحتية والفوقية لمحافظة نينوى بعد عامين من الاحتلال؟ لدواي 2 سال لدى جور كردني بارزگای نینەوە چۆن ئەتوانێت دووبارە خزمەتگوزاریەکان دابین نەکرێ بۆ شار؟ دەستێکی ئەس حەزکەم ئەم سوپاسیە پارێزگارە دهوکی بکەین ئەم وەکو حکوومەتە محلی یا نینەوە هاتین ئیدی ئەم دەست پێ بکەین چاوە هەریکاریە خەلکی وەندەڤەرا بکەین کوشلای پێشمەرگەی و هاتینە ئازادکردن حتى بري نهاجي حكومة اتحادي چو مستحقات و چو ميزانية پارزگاه نينا و نتنارتن نوها پیش پیچهاتن ایریتین ایدی دم هات ام افجا هاریکاریا بی خلکی بکین و هاریکاریا اداره دهو کیجی بکین چونکه اوان بان 2 سال و نیفت بوری دا گلک تحمله في خلکی کرش لای انسانی و هر وصاش همي روين مروفاتيه و افروجي طبعا اف دست پیش خریا جنابوی زور یا گرنگه یا هفته مجید گل پیش کفتنا قوات امنی رزگار کرنا موصل دا فتره که کم دا ایدی اف علاقات هنه لازم بکفنا بواره که یه باشتر دا همی او امکانیات بررسی حکومتا نینوا هین او جی ببنه ارمتی در بو خلکی پارزگاه دهو که تأكيد ما بحثي جلك بابت آي كري طيبتي ناحية أمني إداري خدمت گزاري أو جديشنا چارچوبه يعني ليك تيجي هشتنه كي دانا بين هر دو آليان دا وكو حكومتا نينوا مالبرا أو هاريكاريت كو دهوكي بو مكيري أمجي ويقري سرملت خو حتى حد كي أداب كين أفجي بيوستي بهندك ليك تيجي هشتنه هيا عندك بروجيت هاو باش هيا بالنسبة لي سؤال حضرتك طبعا تحرير الموصل راح يعين الكل في استيعاب ما خربه داعش وما دمره داعش والنسبة تختلف من منطقة إلى أخرى ولكن كان النسبة الأكبر في غرب نينوى روجهاوای نینەوە بەتایبەت لە سنجارەکە بڕێکی تایبەت لە پشتیوانی دارایی دیاری کراوە بۆ ناوچەوە هێزەکانی پێشمەرگەوە بە هەمانجی لەگەڵ ئیدارەی دۆهۆک پارێزگای دۆهۆک خزمەتگوزاریەکان بۆ ناوچەندە بیناکەینەوە پێشبینیەوە دەکەین کە ئەو دۆخە لە ماوەیەکی نزیکدا لە ئیدارەکردنی شنگال ئێمە بتوانین
پشتوانی دۆخەکەتێ بپەڕێنەوە چارەسەری و کێشە بکەنەوە ئەو هێز دەرەوەی عێراقن کە ئەو هێزانێک کە میلیشیان کە مامەڵە ناکەن لەگەڵ هێزەکانی هەوپەیمانان و پێشمەرگە ئێمە سواسی هەموو ئەوانە دەکەین کە بەشداریەکەن لە ڕزگارکردنی هاوڵاتیان لە یارمەتیدانی ئاوارەکان لە ماکاتە بەڵام ئێمە داخوازی ئەومان هەیە کە ئەو میلیشیانە لە بەرگە حکومیەکان لەو ناوچەیەدا بچنە دەرەوە بۆ ئەوەی بتوانێت خزمەت گوزارەکان دابین کە زۆرنەی فەرمانبەران لە ئێستادا ناتوان بگەنەوە ئەو ناوچە ناتوان بگەڕنەوە وە کارێکە ئاوەکان نەگەڕنەوە بۆ ناوچە و کارێکە بۆی ئاوەکان نەگەڕنەوە ئێمە داخوازێکی برایمانێ بەتایبەت هێزەکان مەبەسمانەوە هێزانەیە کە پشتوانی دارایی لە بەغدا وەردەگرن بەڵام لە ڕووی فکرەوە هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە زۆر سپاس بۆیەوە.